ژینگەی هەرێم بە بەڕێزان سیمینارەکەمان 40 بۆ 45 خولەک دەخایەنێت و 15 خولەکی ئاخیری بۆ پرسیارەکانی بەڕێزتان ئەبێت. لەو 15 خولەکەشدا فۆرمێکدا ئەنین پڕی بکەنەوە. ئەو فۆرمەش بۆ شەهادەکانە، هەر کەس فۆرمەکە پڕ نەکاتەوە بێبەست هەبێت لە دروستکردنی شەهادەکان. و دووبارە بەخێرهاتنی مامۆستا ئەکەین بە ناوی هەموو بەشداربووانەوە. فەرموو مامۆستاگیان دەتوانن دەست پێ بکەن. مامۆستا سۆلین. علی گوێتان لێیە؟ بەڵێ دەنگی سێ مامۆستا. بەڵێ دەستخۆشی لە توش دەکەم کاتەڵات. ئەم کاتتان باش ژینگە دۆستان بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایە. سەرەتا دەستخۆشی لەو ستافە جوانەکردنی سکوڵ دەکەم بەڕاستی شۆڕشێکی سەوزیان بەرپا کردووە. ئینشاءڵڵا ئێوەی ژینگە دۆست و ئێوەی ژینگە دۆست لەسەر دەستی ئەوان بە ئامانجەکانمان دەگەین. من ناوم سۆلین ساگی عەلیە، بەکەلۆریۆسم هەیە لە زانست و تەندروستی ژینگە. ئێستاش فەرمانبەرم لە دەستی پاراستنی و چاکردنی ژینگە بوو. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەم شەو بابەتێکی ژینگەی لە خزمەتی ئێوەی بەڕێزدا دەبم. ئەویش پیسبوونی هەستی بینینە. هاوڕێیان، زۆردا ئێمە کە گوێبیستی پیسبوونی ژینگە دەبین، یەکسەر بیرمانە بۆ 3 جۆرە پیسبوون دەچین: ئاو، هەوا، خاک. 3 جۆرە پیسبوونی ترمان هەیە کە ئێمە پشتگوێمان خستووە بەلاماوەنالۆ لەبەر ئەوەی خەڵک درەنگ ئاشنای ئەم جۆرە پیسبوونە بوو. ئەوش پیسبوونی یەک هەستی بینین، پیسبوونی ڕووناچی، پیسبوون بە ژاوەژاو بوو. پیسبوونی هەستی بینین ئەو کاتە زیاتر سەری هەڵدا دەتوانم بڵێم پاش ڕووخانی ڕژێمی باس. ئەویش بەوەی ئەوەی کە باری ئابووری خەڵک بەرەو باشتر ڕۆیشت، هەروەها ژمارەی کۆمپانیاکان زۆر بوو. ئەوانە هەموو بووکات بوون لەبەر ئەوەی پیسبوونی هەستی بینین زیاد بکەن. بە تایبەتی دەچێنە لە شاری هەولێر چکە کۆمپانیای گەورەی تێدا دامەزراوە. ناوەڕۆکی سیمیناری ئەوڕۆمان یەکەم مەبەستمان لە پیسبوونی هەستی بینی چییە؟ دووەم گەنجی دەستنیشانکردنی سەرچاوەکانی پیسبوونی هەستی بینی لە شاری هەولێر، واتە لەبەرچە ئەمە شاری هەولێرمان هەربژە. سێم هۆکارەکانی پیسبوونی هەستی بینی چین؟ چارەم کارگەری نەرێنی پیسبوونی هەستی یعنی چ کارگەریەکی لەسەر ئینسان دەبێتن. پێنجەم ئەو دیاردانەی هۆکارم بۆ پیسبوونی هەستی بینی لە شاری هەولێر و دەوروبەری. شەشەم چۆن بتوانین ناتوانین هەستی پیسبوون لەناو بکەین وەک پیسبوونەکانی تر، بەس دەتوانین بە هەندێک ڕێگا کۆنتڕۆڵیان بکەین. چۆن بتوانین ئەو پیسبوونانە کۆنتڕۆڵ بکەین؟ یەکەم جار پێناسیم پیسبوونی هەستی بینین دەکەین، بزانین مەبەستمان چییە. بۆ نمونە هەرێکێک لە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان چی سەردانی خزمەت ناسیاوێکی بکەم. ئەمەیان بردە ئەو بەنینە پیشانتان دەدەم هۆڵێکی ماڵەکە ئەمەیان بردەوێت بینیمان لە هۆڵەکەیان لایەک لە دیوارەکان نووسرایە، لەلایە وایەکی تر هەیە، لایەکی تر هەندێک کەلوپەرکەتیە. ئەمە ئەگەر هاتوو لەو دانیشتنە چێژمان نەبینی، نامرتەح بوون، سترێسمان کەتە سەری، بۆی دەرین پیسبوونی هەستی بینین، یعنی چێژمان لە دانیشتنەکە نەبی. جا ئەو یاسا تەطبیق دەکرێت لەسەر شەقامێک، لەسەر گەڕەکێک، لەسەر شارێک، لەسەر دەوڵەتێک، یعنی بەرەبەرە زنجیرەکە گەورەتر دەبێت. مەبەستمان چ بوو؟ یعنی هەر چاڵاکیەکی مرۆڤ ئەمە چاڵاکیەک ئەنجام بدەین بۆ کار بکەین کە سیمای ژینگە بشێوێنی بە پیسبوونی هەستی بینی نادەبێتن. وەک چ پۆستەرەکانی ئاگادارکردنەوە، تەلەکانی گواستنەوە، پیسبوونی دیوارەکانی ناوشارکە ئەو دیاردە زۆر زۆرە بە تایبەتی لە قوتابخانەکان دەبین دیوار قوتابخانەکان هەیە هەمووی نووسرا کە شوێنی فێربوونە بەداخەوە بەداخەوە ناکە شوێنی فێربوون وابیر کۆبوونەوەی خۆڵ و خاشان.
پیسبوونی بینی یەکێکە لە پیسبوونیەکانی ژینگە بەڵام بەداخەوە لەلایما هینجیش ئەو پێنەدا بەداخم کە بەشی لەوانەیە کە لە بواری ژینگەش کار دەکەن کە پسپۆلیەکەیان بواری ژینگە نیە هەتا ئێستا ئاشنای ئەو زۆرە پیسبوونیانە نییە پێویستە ئاشنا بکرێن مەبەستمانە پیسبوونی نەمانی چێژوەرگرتنە لە سروشتی تنی ژینگە نەئارامی دەرونیە کاتێک بەچێن دەداوە بە شەقام و ڕێبگا و بانەکاندا تێپا بەری ڕەنگە زۆربەتان بپرسن لەبەرچ من ئەو لێکۆڵینەوەیان ئەنجامدا لەسەر شاری هەولێر ئەمن لێکۆڵینەوەیەکی دوورودێژم ئەنجامدا لەسەر شاری هەولێر بەشێک لە وێنەکان لە کۆنگۆداندا لەبەرەوەی ماوەی سیمینارەکەمان کورتە یەکەمش لەبەرەوەی شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە هەر لێکۆڵینەوەیەک کە ئەنجام بدرێت دەبێت لە پایتەخت بکرێت دوو شاری هەولێر بە بەراورد لەگە شارەکانی کە بۆ منە سلێمانی و زاخۆدبوو گەورەترین شارە چارەمی شارە لەڕ گەورەی لە عێراقدا هەروەها ژمارەی کۆمپانیا و کارگەی زۆری تێدا دامەزرایە ئەو شاری کارگە و کۆمپانیای زۆری تێدا دامەزرێ ئەوە هەستی بینین زیاتر دەبینرێت لەو شوێنە هەروەها ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕوو لەم شارە دەکەن پێویستە ئەمە سیمایەکی جوان نیشانی ئەو خەڵکە بکەین بۆ ئەوەی کە ئەوان دەکارێنە وڵاتی خۆیان بە شێوەیەکی جوان سەیری باسی وڵاتەکەی بکەن ئەگەر هاتوو ئەم توانین پیسبوونەکان دیاری بکەم لە شاری هەولێر دەتوانم کۆنتڕۆلیشی بکەم لۆیە شاری هەولێرم هەڵبژاردیان دێن ئەو جارە باسی بابەتێکی ترتان دەکەم هۆکارەکانی پیسبوونی هەستی بینین زیاد چ شتێک وا دەکات پیسبوونی هەستی بینین زیاد بکات یەکەم سیستەمی کارچێڕی نەبوونی هیچ یاسا و ڕێنماییەک لە هەر بابەتێک جگە لە بابەتی ژینگەیش ئەگەر هاتوو یاسا نەبێ ڕێنمایی نەبێتن ئەوە ناتوانانی کۆنتڕۆلی ئەو شتە بکەین ئەو شتە زیاد دەکات بە تایبەتی پیسبوونی ژینگە هیچ هەتا بۆ دوای هیچ یاسایەکمان نەبوو بەڵام من خۆشحاڵی و لەگەڵ ئێستا ئەو بەرەو پێویستون دامەزرانی دەستە و پەیمانگەکان ئەوانە دامەزراندە ڕێخە حکوومەتە هەندێک یاسا و ڕێنمایی دەرچینە بەڵام لەگەر ئەوەشدا خەڵک تا ئێستا پابەندی سیستەمەکان نەبوو پابەندی ڕێنماییەکان نەبووە چونکە هەندێک یاسا هەیە ناتوانین کۆنتڕۆڵ بکەین حکوومەت ناتوانێت کاملەی چاودێری لە هەموو شوێنێکدا بکەین ئەگەر هاتوو هاوڵاتیان سەرپێچیان کرد سزایان بدات ڕێنمایی زۆر گرینگە بە تایبەتی ڕاگەیاندنەکان پێویستە لەسەر ڕاگەیاندنەکان ئەوەندە بەرنامەی تەرفیهی لە ڕاگەیاندنەکان دەبینین لە تەلەڤیزیۆنەکان دەبینین هەتا ئێستا هیچ بەرنامەیەکی ژینگەیی نەدیتە یاخود لە پرۆگرامی خوێندن پێویستە بابەتێکی ژینگەی دابدرێ بۆ ئەوەی منداڵەکانمان هەندێکچکیوە ئاشنای ژینگە بن ئاسمینۆ ئەوم پسپۆرەکەم کە بواری ژینگەیە هەتا ئەو کاتەی لە کۆلیژ وەرجینە ئاشنای ژینگە نەبوون یانی زانیاریەکی ئەوتۆ نەبوو دەربارەی ژینگە دوو هۆکاری ئابووری هەتا باری ئابووریمە خراپتر بیتن پیسبوونی هەستی بینین زیاد دەکات هۆکاری ئابووریشمان بەرز بین دووبارە ئەوش هەزر کارە پیسبوونی هەستی بینین دەکاتن سێم ژمارەی دانیشتوان ئەگەر هاتوو ژمارەی دانیشتوانت چەند زیادی کرد چەند زیاد ژمارەی دانیشتوانت پیسبوونی ژینگە ئەوەندە زیاد دەکاتن جگە لەوەش پیسبوونی ژینگەش بەو شێوەیە دەتوانم خاڵی دوو سێ بەنمونە بلۆتان ڕووکەمەوە ئەو لێکۆڵینەوانەی پیاون زۆرترین پیسبوونی هەستی بینین لە مصر دەبینرێت لەبەرەوەی مصر ژمارەی دانیشتوانی زۆرە و هەروەها هۆکاری ئابووری ئابووریان نزمە ژمارەی دانیشتوانە زۆر بێ پاژماوە زۆر دەبیتن حەز و ئارەزوەکانمان زۆر دەبیتن کە حەز و ئارەزومان زۆر بوو لەوە حتا پیسبوونی ژینگە لە دیزانی خاینەکانشمان بەدەرەکەوێتن دەبینە ئەگەر سەردانی ئەو شوێنانە بکەین کە دامەزرا خانەکانە لەسەر یەک سیستەم و یەک دیزاین دامەزرا زۆر بە شێوەیەکی جوانتر لێتە پێش ساڵاوە لە شوێنەکانی کە ژمارەی دانیشتوان زیاد بۆ حەزت جیاواز دەبێت لەوانەیە هەر یەکەمان دیزاینی خانیمان بە شێوەیەکدا بمەزرێن بەوە پیسبوونی هەستی بینین زیاد دەکات
هەروەها ژمارەی دانیشتوان زۆر بووێ وێست زۆر دەبێت پاژماوەکان زۆر دەبێت کە پاژماوە زۆر بوو پیسبوون زیاد دەکات تا هەر پیسبوونێکی دەبێت جارم شەڕ و هۆکاری سەربازی ئەگەر هاتوو شەڕ لە دەوڵەتێک بووی پیسبوونی ژینگە زیاد دەکات ئەویش پیسبوونی هەستی بینینیش زیاد دەبێت ئەو شوێنی کە شەڕی لێیا دەبین زۆر وڵات هەبووە شوێنە زۆر خۆش بووە خەریک لەبوو سیاحەت سووتەوێت بەڵام لەگەڵ ئەوەی لە پاشوێ کە شەڕ و کارتی سەربازی تێدا ئەنجام درراوە ئەو شوێنە لەناو چووە لۆ لەبەر ڕووخانی باڵەخانەکانیان هەروەها پاژماوەی چەک و تەقەمەنی ئەمانە هەم بە پیسبوون دوو ئەو شوێنی کە شەڕ و کاری سەربازی تێدەکەێت ئاسمانی ئەو وڵاتە دەگۆڕێت لۆ لەبەر ئەوەی ئەو دووکەڵ و ئەو پاژماوە کە لە شەڕ و تەقەمەنیەکان دروست دەبیتن دەبێتە خۆی گۆڕینی ئاسمانی ئەو وڵاتە ئەگەر هاتوو ئاسمانی هەر وڵاتێک لە شینەوە گۆڕا بۆ ڕەنگێکی تاریک ئەوە بە پیسبوونی جگە لە پیسبوونی ئاوهەوا بە پیسبوونی بینینیش هەژمار دەکرێت پێنجەم زۆربوونی ژمارەی کارگە و کۆمپانیاکان هەولێر یەکێکە لەو وانەی کە ژمارەی کارگە و کۆمپانیا بەتابەتی کۆمپانیا نەفتەکانمان زۆر زۆرە ئەو دووکەڵی لەو کارگە و کۆمپانیانە دەدەچێتن جگە لەوەی کە تێکەڵ دەبیتن لەگەڵ هەوا سەرچاوەی نەخۆشیەکان هەروەها بەتابەتی نەخۆشیەکان بۆ ئەندامی هەناسە و دڵوستیەکان هۆکاری شەرەبوو پیسبوونی هەستی بینین ئەو دووکەڵێک لەو شوێنان دەدەچێت دووبارە دەبێت ڕۆگۆڕانی ئاسمانی شوێنە بۆ نمونە ئەو وڵاتەی کە بژێوی ژیانە دەتوانین لایەنی مادیان لەسەر وەیە کە مەسەلەن گەشتیار و تێبکە هیچ کۆمپانیایان تێدا نییە دەبینی ئاسمانەکەیان زۆر زۆر ساترە لە ئاسمانیمە چونکە لەو هیچ کارگەی چوە تێدا نیە کە دووکەڵ دەربکاتن ببێتە بۆی گۆڕین و لە ناوچوونی سیمای جوانی ژینگەی شەشەم زۆربوونی ژمارەی گەشتیاران تاوەکو گەشتیارە زۆرتر بیتن پیسبوونی بینین زیادە بیت لەبەر ئەوەی ئەو گەشتیارانە پاژماوەی فڕێدەن لەوانەی وڵاتی خۆیان نەبیگرینیەکی ئۆتۆپیە نەدەن پاژماوەکان فڕێدەن لاینگرین نییە لەکوێ فڕێدەدەن چی دەچێنن چی پیس دەکەن گەشتیار وایە حرتم ڕەوشتی خەڵک دەتوانم بڵێم خاڵی حرتم لە هەموو خاڵەکان گرنگترە دەتوانین کۆنترۆڵی هەر شەش خاڵ بکاتن ڕەوشتی خەڵک واتە هۆشیاری خەڵک ئایا هۆشیاری خەڵک لە چێوە دروست دەبێت من پێشتر زۆر کات پرسیاری ئەوم دەکرد بۆچی هاوڵاتیی ئەوروپی خۆیان گرنگی بە ژینگە دەدەن خۆیان هۆشیارن لەوەوە بەڵام ئەوانیش لە چیوە دەستیان پێکردیان لە غەرامە دەستیان پێکردیان ئەوەلی لە غەرامە دەستیان پێکرێت دوای بووتە ڕۆژ بۆنمە ئەگەر لە ئێستاەوە دەست پێ بکەم غەرامە کە ئەم زانیم ئەگەر هاتوو سەرپێچێک بەرامبەر ژینگە بکەم غەرامە دەکرێم ئەوە ناکەم وەلا وا لە منداڵەکەشم دەکەم کە پێچەوانەی ژینگە نەتوانێتەوە لەبەر غەرامە لەو حاڵەتە ئەمن بە غەرامە سەرپێچی ناکەم بەڵام ئەوە دەفتەڕەوش لە منداڵەکەم بەرەبەرە لە جیلی داهاتوومان دەفتەڕەوش لە من بە غەرامە دەست پێ دەکرێت بەڵام لە بۆ منداڵەکانان دەفتەڕەوشتیانە هۆشیاری ژینگەیی زۆر گرنگە لۆ هۆشیاری ژینگەیی هەبێت ژینگە بە موڵکی خۆمان زانین بە موڵکی حکومەت دانەنی بەداخەوم لە هەرێمی کوردستان ژینگە کراوەتە موڵکی حکومەت بە موڵکی حکومەت دادەنرێت ئەوەش ئەو خۆپیشاندانە مەسبوونە ئەو خۆپیشاندانەی کە لە هەرێمی کوردستان کراوە لەگەڵ ئەو خۆپیشاندانەی کەماوەیەکی زۆر بوو لە لوبنان ئەنجامدا هیچ سەرپێچی چەند بەرامبەر ژینگە نەکرد لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان تەنها بە 3 ڕۆژ زۆر شتیان کاوەکە حتا شۆستەکانیان شکان بەداخەوە شتێکی زۆر کە نازن دروستبوونی ناژینگەی ئەنجامدا سووتان تای ئۆتۆمبیلە کە بێ ئەوەی بزانین ئەو سووتانە چ زەرەرێکی هەیە بۆ ژینگە بەتابەتی کە سووتان زۆر
زەرێری هەیە بۆ ژینگە لەبەر ئەوەی ئەو پلاستیکی لاستیکی کە تاری ئۆتۆمبیل پێکاتیا بنزینە کاربۆنی ڕەشە زینکە کیبریتە ئەوانە وا دەکەن کە تووسپاندن ئۆتو لە ئاسمان کەم ببیتەوە کە ئۆتو کەم بەوە CO2 یەکەم ئۆکسیدی کاربۆن زیاد دەکات ئەو گازانەش کە چوونە ئاسمان دەبێتە هۆی لێکترازانی چینی ئۆزۆن کە چینی ئۆزۆن لێکترازە ناتوانێت کۆنتڕۆڵ بکاتە سەر تیشی سەر و بنەوشەیی کە وا دەکات پارێزگاری لە مرۆڤ دەکات کاتێ دەگاتە ساڕووی زەوی بۆیە دەتوانم بڵێم ڕەوشتی خەڵک لە سەروی هەموو خاڵەکانیدا لە بۆ هۆکاری پیسبوونی هەستی بین هەر پیسبوونە کە ڕوو بداتن بێگومان کاریگەری نێگەتیڤی هەیە لەسەر ئینسان جگە لە ئینسان هەموو بوونەوەرەیەکی تر بازم کەس بیرمانەوە نەکردەوە بۆچی ئەو کەسێک کە تاوانی دەکە هەر تاوانێک بیتن سزا دەدرێ بە زیندانیکردن لە ژوورێکە ئەوە وەک سزایەکی دەرونی بەکاری دێنێ وەک سزایەکی دەرونی چونکە مرۆڤ هەتا لە ژینگەیەکی ناتەندروست بژی واتە سەوزایی کەم بیتن سکێسی لەسەر زیاد دەبین چاڵاکی کەم دەبیتن هەموو چاڵاکیی ڕادەوەستی و هەمیشە ڕەشبین دەبیتن بۆە بۆ سزا دەدرێت هەروە ئەو کەسانەی لە هەموو وڵاتێک ئەو یاسایە تەطبیق دەکرێت ئەو کەسانەی کە تووکە پێویستە نەخۆشخانەی دەرونیدا دەمەزێنن ئەوەی سەوزاییان زۆر گرتی بۆی باری تەندروستی کەسەکە بەرەو باشتر بڕوات بە دوێرەی لێکۆڵینەوەیەکی دانیمارکی کرایە دوو وەجه بە منداڵیان هەیە بەشێک لە منداڵەکان لە ژینگەیەکی سەوز پەروەردەکرابوون بەشێکی تریان ژینگەیەکی سەوز و تەندروست و ژینگەی بەشێکیان لە ژینگەیەکی ناتەندروست پەروەردەکران بینیان ئەو منداڵانەی کە لە ژینگەیەکی سەوز پەروەردەکراون زۆر هۆشیارترن زۆر ئاکتیڤترن هەروەها داهێنەرن ئەو منداڵانەوە بە گەشتبینی دەڕوان لە ژیان بە بەراورد لەگەڵ ئەوانی تردا بۆیە هەرچەندە ئینسان لە ژینگەی سەوزدا بژێ حتە پێویستە لە ماڵەکانمان زیاتر گرنگی بە ڕووبەری سەوزایی بدەین چەند ڕووبەری سەوزاییمان زیادی کرد ئەوە بارودۆخمان بەرەو باشتر دەچی بیرکردنەوەمان باشتر دەبیت داهێنان زیاتر دەکەین ئەو دیاگە و هۆکارانە چین کە لە شاری هەولێر هۆکارن بۆ پیسبوونی هەستی بینی من لێرەدا بەشێک لەوێنەی شاری هەولێرتان پیشاندەم بەداخەوە زۆر هەدەبوو وێنە بوو بەڵام نەمتوانی هەمتان بەداڵچێن لەبەرەوەی ماوەی سیمینارەکەمان کورتە تەنها یەک کاتژمێرە بەڵام بەشێکی لە هەر بۆتان ڕوندەکەمەوە یەکەم فرۆشتنی خۆراک کەلپەلیزە ئەو وێنەی دەبینی ڕێگەی کەس نەزانم ئەوە جگە لە ڕێگە کەس نەزان لە ناوچەکەی شاریش دیادەی دەستژێڕی زۆر بە شێوەیەکی بەرچاو دەبینی لە هەموو شەقامەکانە دەبێت ئەو بژێوی ژیان کە ڕاستە بژێوی ژیانە بەڵام دەکرێت ڕێگەچارەیەک هەبێت کە لە کۆتایی بۆتان بازەکەم دەتوانین کۆنتڕۆلی ئەو شتە پێی ناکرێت هەموو شوێنێک بکەینە بە عارەبانە و ئۆتۆمبیل بۆ فرۆشتنی پێداویستەکان ژیان چکە ئەمان یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە پیسبوونی هەستی بینی سینەی ژینگەمان تێکدا جگە لەوەش لەوانەیە ئەوە لە کۆتایی کارەکەی پاژماوەکەیش ڕێدات سەر شەقام ئەوجە نازانین شارەوانی بەچەندی ئەو پاژماوانەیە هەڵدەگرێتەوە دووەمیان دانانی گەلوبەری فرۆشگاکان لە بەردەم دوکانەکان ئەگەر ئەو وێنە دەبێت ئەو ناو بازاڕی هەولێرە ئەوەندە کەلوپەلەی لە پێش دەرکەکەی دانایە لە پێش دوکانەکەی دانایە لەو ئەوجەوە دوکانەکە لەوانەیە هەزارها دوکان لە هەولێر وابی لەوانەیە ئەوەندە کەلوپەلە لە ناو دوکانەکەیدا نەیبیستن جگە لەوەش پاژماوەکەشی لە چەند شکۆت پڕێدا دووبارە ئەوە نازانم شارەوانی بەچەندی هەڵی دەبیت دەکرێت کەلوپەلەکان بە جوێرەی دوکانی خۆی دایبنێتی ناکری ئەو هەم کەلوپەلە بێتەوە ڕێگا لە هاوڵاتیانیش دەبێتن بێ بۆ هاتووکردنی هاوڵاتیانیش
سێم دیاردەی فرۆشتنی نێوت و گاز بەتابەتی لە جادەی مەخموور زۆر دەبیندرێن. ئەو دیاردەیە جگە لەوەی ئەوە دەبین شتێکی نییە بەڕاستی، بەڵام زۆر جار کارەساتی لێکەوتۆ ئاگیرکردنەوەی لێکەوتۆ لەبەر ئەوەی دەکا لە ڕۆژتان کارەساتی وا لێکەوتۆ ڕەنگە زیانی گیانی بووە ناکرێت گاز لە بەڕۆژ دابنرێت، پێویستە لە ناو دوکانەکان دابنرێت. سەربڕینی فرۆشتنی ماسی و لێش و گۆژ لە ناو شاردا. ئەو دیاردەیە بەڕاستەوە زۆرە لە هەموو بازاڕەکان دەکرێت لە ناوجەرگەی شار گۆژ بفرۆشێت، بەڵام ناکرێت سەر ببڕێتن و پاژماوەکەی فڕێ بدرێت. جگە لەوەی زۆر دابینیوە منداڵەکان لە بەردەم سەربڕینی وێش خراوەستاون کەەوە دیاردێکی هەم داکو دەبینیوە ناکوزێتن و هەم لە ڕووی ژینگەییەوە و ئەو ماڵ و ئەو بیناخانە ماڵەخانە کە لە نزیکیانەوەن بۆنەکەی لە موانەوانەی هۆکار بێت بۆ گواستنەوەی زۆر نەخۆشی ئەگەر هات بۆ ئاژەڵەکەش نەخۆش بێتنەوە دووبارە زیانی گەوری لێ دەکرێتەوە. بۆیە دەتوانرێت گۆشت بفرۆشێت بەپێی هەندێک یاسا و ڕێنمایی، بەڵام ناکرێت پاژماوەکە و هەروە سەربڕینەکە ڕاکردنەوەکەی لە ناوجەرگەی شاری لە ناوجەرگەی بازاڕەکاندا بکرێت. بوونی ئاوی پیس لە ڕێگاڵبانەکاندا و هەندێک جار تێکەڵبوونی بە ئاوی خاوین ئەو وێنەی دەبینین ئەوە گەڕەکی ژیانە لە شاری هەولێر. ئەوە ئاوی چرکاوە دەبینین ئەوە ئیزێرە بۆ ئەوانە ڕاوەستەیە. ئەوە جگە لەوەی ڕاوەستە ئەوەی لە نزیکەوە ئاگادارن بەشێک لە ماڵەکانی گەڕەکی ژیان ئاوەکانە تێکەڵ بووە بەچێ ئەو مەزرا تێکەڵ بووە بە ئاوی خاوین. زۆربەی حاڵاتیان تووشی نەخۆشی بوونە. ئەوە جگە لەوەی کە دەبینی ئەگەر یەکێ بۆ داچین هیچ سیمایەکی جوانیە ژینگەی شێواندیە هۆکاریش بووە لە بۆ گواستنەوەی نەخۆشی. کۆبوونەوەی سکراب لە هەموو سووسێ ئەوەی دەبین ناچێ پیشەسازی وابزانمێنەکەمان سکراب لە هەموو سووسێک سەرشار بە تایبەتی بەرمیل دووتایە ئەو تایە ئۆتۆمبیلانە ئەگەر نستوینی لەسەرێکی دانین زۆر ئاساییە یاخود کاری دووبارە بەکارهێنانەوەی دەکەی دووبارە خۆم کاری دووبارە بەکارهێناوەنەوە بۆ کردیە لە کەلوپەلی جوانکارین بەکارهێناوە دەتواندرێت وەک کەلوپەلی بەداگنی هیچ کێشە نییە، بەڵام لەگەڵ سووتانی تایە ئۆتۆمبیل بەڕاستی کارەساتە کە ملەتی ما هەموو کار دووبارەی دەکاتەوە بەتابێتی لە کاتی نەورۆز لە کاتی بۆنەکان بەکاری دێنن. سکراب لە هەموو شوێنێکی شاردا هەیە. ئێستا بگرە لە ناو جەرگەی شاریشدا سکراب زۆر دەبیندرێ ماڵەکان پاژماوەکانیان فڕێ دەدەن لە ئەو پارچە زەویانەی کەرچۆڵە بەتابەتی ئێستا ئەو پاژماوەی کە هەموو جیهان بەدەستیەوە دەناڵێ پاژماوەی ئەلکترۆنیە کە ساڵانە نزیکەی 20 هەتا 50 میلیۆن تن لە پاژماوەی ئەلکترۆنی بەرهەمدێنرێت کە زۆرە بێ ئەوەی بزانین کە زیانی ئەو پاژماوەیە لەگەڵ ئەوەشدا 20 هەتا 50 کوردستان لەگەڵ هەژمان نەکرا کوردستان لەگەڵ هەژمان بکرێت لەبنان زیاتریش دەکاتن 20 هەتا 50 میلیۆن تن زۆرە هەتا ئێستا بەشێکی کەمیان توانیان لێ دووبارە بەکاربینەوە. زۆر دابینیمە ئەو پاژماوانە فڕێ دەدرێت لە کوێندا لە زەویەکی چۆڵ هەندێک جار منداڵ ئەو پاژماوانە بەکاردێنین نازانین چ زیانێکی هەیە. پاژماوەی ئەلکترۆنی زۆر جار مادەی چی تێدا ڕەساسی تێدا زەرنیخی تێدا کرۆمیکی تێدا کادمیۆمی تێدا ئەوانە هەموو بەتایبەتی ڕەساز مادەی شێرپەنجەیین. ڕەساز لە بۆ هیزری منداڵ زۆر خراپە. ئەمە شتێک ماتێک دەچی دەدێن دەست منداڵەکان بە پاژماوەی ئەلکترۆنیە نازانین زیانچێکە منداڵەکەمان شکاندی وا دەکە زاکری زۆر زەعیف بیتن. لۆیە لە ئێستادا ئەو پاژماوەی کە هەموو جیهان بەدەستێناوەی نیچە پاژماوەی ئەلکترۆنیە
وەک سکرابە فرێ دەدێت پێویستە کۆنتڕۆڵی ئەو شتە بکردن. نووسینی دیوارەکانی ناوشار بە نووسین پاژماوە پۆستەری کۆنی هەڵبژاردن و بۆنە تایبەتەکان بەکاتی وە زۆری گەورەی ژمارەی پۆستەرەکانی ئاگادارکردنەوە لە بەردەم فرۆشگاکان و نۆرینگە پزیشکەکان و بەکارهێنانی ناوی نەشیاو لە پۆستەر. دیوار نووسین بووتە دیاردە بەڕاستی لە مەکتەبەکان خۆم هەنجاردەی فیلم و وشەی بێمانە و یعنی بەڕاستی ناکرێت مەرکەزی خوێندن دیوارەکان ئەو نووسینانە لەسەردێ. هەروەها لە کاتی بۆنە و هەڵبژاردنەکان پۆستەرەکان لەوانەیە 3-4 ساڵی پێبچینەوە پۆستەرانە هەر بمێنێ و هەروەها بوونی ژمارەی پۆستەری زۆرمان هەیە بەڕاستی لە ناوشار دوکان هەیە 2 پۆستەریدا هەیە، دکتۆر هەیە 2 پۆستەریدا هەیە. ئەمە شەقامی پزیشکان کە پێدا دەڕۆین شوێنێکە کە دەچینە بۆ چارەسەر. هیچ گومانەوەدا نییە کە نەخۆشی دەیمیشم ئەگە نەخۆشی جەستەیشمان هەبی ئەگەر چوونی ژینگەیەکی لەبار نەوانەیە بڕان ئازارمان کەم ببێتەوە. بەڵام ئەمە کە دەچینە شەقامی پزیشکان بەڕاستی کارەساتەکە لەوێ لەگەڵ ئەو هەم پۆستەرە. ڕاستی ئێستا هەندێک ئەوە دەرچووە ڕێنمایکە لەبێ پۆستەرەکان بڕێک لە پارە یان غەرامەوە دەگیرێت، بەڵام پێویستە ئەوەش کۆنتڕۆڵ بکرێت نەویش باتە قەبارەی پۆستەرەکان کەم بکرێتەوە ژمارەیان کەم بکرێتەوە. هەروەها ئەو مادەی کە پۆستەرەکەی لێو پێ دەچکە مادەمان هەیە نزیکە 400 ساڵی دەوێت بۆ شی بوونەوە. ئەوە شوێن چاوەڕکردنی پاس لە شاری هەولێر هیچ جێیەکی نەماوە کاغەز بێنەبی شکایە ئەو کەسانی ئەگەر سەردانی شاری دووبەیتان پێدەبی کە دەچێن ناو کابینی کە ڕابوەستیرە بۆ پاسۆر حەز دەکەین نێ دەرێت ئێمە ناتوانین بچینە ناژێ ئێمە حەز دەکەین لێوە بچینە دەرێت. ئەمە پەیوەندی بە چێوە پەیوەندی بە حکومەت نییە. حکومت ئەوەی نۆدانای بەس چی وادێکی حاڵاتی لێرەدا حاڵاتی دەوردەبینی وشایی حاڵاتیان دەوردەبینێتی دەچێ لە پاگراگرتنی ژینگە و هەندێک لە پاگراگرتنەکانی ژینگە و هەروە پیسنەبوونی هەستی بێنە. کۆبنەوەی کەلوپەلی بیناسیار پاژماوەکان لەسەر شەقام هیچ زیادەیە لەوانی 5 مانگ 6 مانگ نەفەرێک خانەیەک دروست دەکە باڵەخانەیەک دروست دەکە جگە لەوەی کە و کەلبەرانی پێویستی پاژماوەکەشی هەدەوێت دەجێت دەهێڵێتن کە ئەوەش بۆ دیاردەیەک لە ئێستاماندا زۆر باڵنی لەوانەیە ئێوەش تێبینی ئەو شتەکان کردبێتن. بوونی جۆگا و مەزرە سەڵاوە ئەوەی دەبینی ئەوەش عینە شاری هەولێرە ئەوە جگە لەوەی کە دەبینی وێنەیەکی جوان نابەخشەیەکە بێت تێدا تێپەڕبی لەگەڵ ئەوەش ئەوە نەخۆشیشی دەگوازێتەوە وە سێم چش دەکاتنەوە لەوانەیە زۆر جا کارەسات ڕوویدا و منداڵ کە پێناوێ شتیوا ڕوویدایە کە پێویستە ئەو مەزرانە هەمویان دەفن بن بۆچی ئێستا لە گەڕەکان نوێیەکان وا دروستکراون هەمویان بە شێوەیە کە هەمووی دەفنە. لە ئێستا ناتوانین هەموو ئەو مەزرانە داپۆشینەمە دەفنیان پێ بەڵام پێویستە حکومەت ڕێکارێکی وا بکرێتە بەر کە لە داهاتوودا ئەو مەزرانە کە دادەمەزرێن و دەفن بن. ناکرێت لە هیچ وڵاتێک ئەو سیستەمە نیە مەزرا بە شێوەیەک سەرواڵاتی بن. زۆربوونی ژمارەی تاکسی و ئۆتۆمبیل لە ناو شاردا زۆر داباسیەوەم کردێ دەڵێم ڕەنگە ماڵ هەیە 5 نەفەرن لە ماڵێ بەڵام لەگەڵ ئەوەیدا 3 سیارە هەبێت لەوانەیە 3 سیارە بێ ئاگاین لەوەی کە چ گازێک لەوانە دەردەچستن ژمارەی CO2 چەند زیاد دەکاتنەوە لە هەوادا. ئەمە وا دەکاتن کاریگەری لەسەر لە ڕووی سیماوە سیمات بجوانیە هەروەها لە ڕووی پیسبوونی هەواش کاریگەری هەیە کە دەبێت هۆی هۆکارە بەهۆ قەتیزبوونی گەرما واتە گەرما جیهان بەرەو گەرمابوون دەچستن. ڕاست کۆرۆنا بەڵایەکی مرۆڤایەتی بوو کە بەسەر مرۆڤدا هەڵ بەڵایەک بوو دەتوانم بڵێم بەڵام لەگەڵ ئەوەشدا شانسێکی گەورەی بە ژینگەدا کە خۆی پاک بکاتەوە بەڕاستی شانسێکی گەورە بوو ژینگە
خۆی پاک بکاتەوە. ئەو کاتانەی کە ڤایرەسی کۆرۆنا هەبوو بۆ ماوەیەک کەرەنتین ڕاگەاندرا کە تەماشای ئاسمان دەکرد زۆر جیاوازیەکی هەبوو لەگەڵ ئەو ڕۆژانەی کە بە بەردەوامی ئۆتۆمبیل ئیش تێدا دەکرا. خۆزگە دەماتوانین کۆنترۆلی ئەو شتە بکەین بەڵام لەگەڵ ئەوەیدا کۆنترۆلکردنی زۆر زەحمەتە چونکە ڕێژەی ئۆتۆمبیل هەروە بەرەو زیادبوون و زیادبوون دەچێت. زۆری تاوەرەکان گیان لەسەر باڵەژماری و وایرەکانی کارەبا و ئینتەرنێت ئەوانە زۆرە بەتایبەتی لە هەندێک گەڕەکان ئەو گەڕەکانی هەژارنشینی دەتوان بڵێ ژماریوانە زۆرە. کۆمپانیاکان بەتایبەتی تاوەرەکان بەڕاستی کۆمپانیاکان هەڵدەستن ئەو تاوەرانە ئێستا لەناو ماڵەکاندا زۆر بووە لەسەر باڵەخانەکان ماگانە بەشێک لە پارە دەدەن ئەو باڵەخانەیە جاخانی بیتن هەر شتێک بێت بەرامبەر بووی تاوەرەکەی لەسەردانی نازانن زیان کۆمپانیا خۆی دەزانێت زیانی ئەو تاوەرە چییە بەڵام ماڵەکە نازانێت ماڵەکە ئەگەر بشزانیتن یەک لەبەر ئەوەی کە مانگانە بڕات پارەی پێدەدرێتن ڕاستیە دووەم شت تاوەرەکەی ئەو تاوەری کە لەسەر بینایەکدادەن زیان لەسەر ماڵێکدا دەنجی زیانی لە بۆ ئەو ماڵە نییە زیان لە بۆ ئەو باڵەخانەی نییە بەڵکو زیان لە بۆ چییە لە بۆ باڵەخانەی تەنیشتی هەیە لە بۆ خانی تەنیشتی هەیە لەبەر ئەوەی ئەو تیشکەی لەو تاوەرانە دەردەچیتن بە شێوەیەکی ستونی نییە ئەو تیشکە بە شێوەیەکی ئاسۆی دەڕواتن واتە دەڕواتن لە بۆ چێ لە بۆ دراسیەکەی دەڕوا لە بۆ مینایەتن ئەو تەنها پارەکە وەردەگریتن. ئەو وێنێم لە ساڵی 2015 لە ئەکاونتی خۆم بڵاو کردەوە وتم حکومەت پێویست ناکە شارەوانی لە بۆی مەدابین بکاتن ئێمە شوێن ناهەیە لۆکمان زڵی تێدا فڕێتین پێویست ناکات شارەوان بێزنەوە ئەمە هەر ئەگەر شارەوانی هەموو ڕۆژێش بێت ئەگەر پارچە زەویەک هەبیتن زڵی تێدا فڕێتین. ئەو یەکەم وێنە یەکەم گەڕەج قەتەویە لە شاری دەوڵێ ئەلیکەش ڕێگای سمارتفۆنیە بەڕاستی ئەو شوێنە گەشتیارە خۆشە حیفەوا لێ بکرێت دەکارستن ئەوەش دەرگەرمێن لە بۆ چێ لە بۆ هۆشیاری خەڵک دەتوانێت هۆشیار بیت زبڵ فرێنەرە چونکە حکومەت ناتوانی بێت کامیرەی چاودێری لە هەموو پارچە زەویش چۆڵدارنێت کە ئەمە زبلیت خۆشحاڵیەوە ئێستاش هەموو ڕۆژ شارەوان دێ لە بۆ کردنەوەی زبڵ پێویست ناکە فڕێدین پەشبینی چۆڵ. مۆلیدەکان ئەو مۆلیدانەی ئادەندێ سێ جۆرە پیسبوون لە بۆ دروست دەکەن. یەکەمیان پیسبوونی هەستی بینینە ئەگەر بە شوێنێکدا بچین مۆلیدە ببینم جوانی دیمێنەکەی. دووەمیان ئەو دەنگێریەوە دەردەچێت پیسبوون بە ژاو دروست دەکات. سێمیان ئەو دووقەڵەی لێوە دەردەچێتن دووقەڵەکە دەبێتەوە پیسبوونی هەوا. یعنی ئەو مۆلیدانەی کە دادەندێ سێ جۆرە پیسبوونمان لە بۆ دروست دەکاتن بەڕاستیەتە ئێستاژ نەگەیشتنەوە ئاستێ کە بتوانین مۆلیدە هەڵبگیرێتن تەنها کاربانکی نیشتمانیمان بۆ بەکاربهێنرێتن بۆی لەو سێ جۆرە پیسبوونەمان ڕزگار ببێت. ئەو پارکانێک کە لەناو شار دروستکرایە ئەمن مەجموع ڕسمەکەم کرد بەشێک لەو پارکانە هەندێکیان زبڵیان تێدا فڕێدا بە شەشکیان ئۆتۆمبیلی تێدا ڕاگیرا بوو بە شەشکیان هەندێکیان کرابوونە بازار جچ پێوە هەڵواسرا بوو دیان فرۆشت. یعنی هیچیان لە بۆ ئەوە دەستە بەکار نەهێنرا بوو کە دروست کرابوو. لەوانەیە زۆر ئەگەر بشپرسینە سەوزایی کەمە سەوزایی زۆرە بەڵام چیە هاوڵاتیان تێکی دەدەن هیچ کامێکیان لە بۆ ئەو مەبەستە بەکار نەهاتن بەشێکی کەم هەیە لەو پارکانی ناو شار بەکار بهێنرێت لە بۆ ئەو مەبەستەی کە دروست کرا. بەکارهێنانی ڕووناچی زیاد لە پێویست لە ناو شاردا لە هەموو وڵاتە پێشکەوتوەکاندا ئەو وڵاتانی کە پێشکەوتوونە گڵۆپی سوور بەکاردێنە شەو تەنها لە هەرێمی کوردستانە بی بۆ بەکاردەهێنرێت.
کە گڵۆپی زۆر بەکارهێنا پیسبوونی هەستی بینی جگە لە پیسبوونی هەستی بینی پیسبوونی ڕووناکیشت بۆ دروست دەبێتن لەبەرچە ئەوە تاریکی شەومان نامێنێ هەست بەبوونی ئەستێرەکان ناکەین ئەمە پێشتر ئەستێرەکان مەوازحی دەکەمان دیار بەڵام ئێستاوان نییە ئەستێرەکان نابینین و ڕووناکیش زۆر بە لە ناوشاردا کە پیسبوونی ڕووناچی بەڕاستی کارەساتێکی گەورەیە لەبەر ئەوەی کاریگەری لەسەر چاو دەبیتن بەتایبەتی منداڵی کۆرپەلا کەوا دەکا ڕەشێنی چاو گلێنەی چاوی هێشە نەکات منداڵی بچوو بەتایبەتی منداڵی بچوو منداڵ ساڵ کە تازە لەدایک دەبێت هەروەها کاریگەری ئەو ڕووناچە لەسەر ئافرەتانی بەجیانیش دەبیتن ڕووناچی زۆر ئەگەر نەوانێ بە خۆشتان تەرکیزی ئەو شتەکان کردبی ئەگەر ئەمە هاتوو بچینە شوێنێ کە زۆر ڕووناچین دێ تووشی ژانەسەر دەبین تووشی چ دەبین پەستانی خوێن دەبین یاخود زۆر جار شەوان ئەو کەسانی هەندێک لە مرۆڤەکان ناتوان لە ڕووناچیدا بخەون لەبەرچی شوێنی تاریک ئەگەر هاتوو تاریک بوو هۆرمۆنێکی میلاتۆنین کە دەردێ بەرپرسە لەسەر لەوەی کە تووشی خەوکچان نەبین هەروەها بەرگری لە شیشمان زیاد دەکات دژی نەخۆشی شێربەنجە ئەتو هەرچەندە ڕووناچی زیاد بیتن ئەو هۆرمۆنە کەمتر دەدەبێت ئەو ئەنزیمە کەمتر دەدەبێت دیابێ فرۆشتنی کەلوپەلی کۆنا ئەوە لە هەموو بازاڕەکانە شتێ دەبینین کەلوپەلی کۆنا دەفرۆشێت ئەوە تەنها زەرەرەکە ئەمانەوەی چیە سیمایەکی جوانی نییە هیچ زیانێکی تری نییە بەڵام سیمایەکی جوانی نییە دەکرێت شوێنی تایبەت دابنێت لە بۆ ئەم زۆرە پیسبوونە چەند ڕێگایەک بۆ کەمکردنەوەی هەستی بینی ناتوانم بڵێم دەتوانین پیسبوونی هەستی بینین لەناو ببین بەڵام دەتوانین بڵێن کۆنتڕۆڵی دەکەین یەکەم شتمان هەناهەنگی بکرێت لەلایەن لایەنی پەیوەندیان بەمەستی دیارتنی شوێنی تایبەت بۆ فرۆشتنی گۆشت و پەلەوەر پێویستە حکومەت شوێنێک دابین بکاتن گۆشت و پەلەوەر تێدا سەر ببڕێتن و حتە بە ماسیەوەش گۆشت و پەلەوەر تێدا سەر پار بکرێتە گۆشتەکە بە پاچی بنێرێت ئەو جێ لە بازاڕەکان بە سیستەمێکی دیاریکراو لەناو سارکەرەوەدا بفرۆشێت ناکرێت لە پێش هاوڵاتیان پاژماوەکەی لە بەدەم هاوڵاتیاندا بنێت دوو سانسۆر خستنە سەر ئەو پرۆژگایانی کە سەرپێچیان دەدان ئەنجام دەدەن ئەو پرۆژگایانی کە بەریانە لێرەوەدادن بێ پێویستە چی بکرێتن غەرامە بکرێت غەرامە زۆر مهمە لە ژینگان لە هەموو سەرپێچێک غەرامە مهمە بەڕاستی مرۆڤ تەنها بە غەرامە دەبێتە خاوەن هوشیاری ژینگەی سێم دیاریکردنی زۆری ئەو مادەی پۆستەرەکانی ئاگادارکردنی پێویستێکە پێویستە موافقەوەکی لە بۆ مەفتینی پۆستەرەکان ئەویش بەجێ ڕەنجام بۆ دیاری بکردن هەروەها قەبارەکەی دیارکە و ئەو مادەکردنیەوە پێکە زۆر مهمە چونکە ئەو مادە هەندێک جار 400 ساڵی دەوێت لە بۆ شیبوونەوە کە زۆر زۆرە پێویستە لە مادەیەک دروست بکرێت کە بە ماوەی چکەم بتوانێت ئەگەر فڕێژ درا لە کاریش کەوتۆ پۆستەرە شیر بکەوە جارە پێبژاردننی ئەو کەسانی کە سیمیا شار دەشێن بە هەر دیادێبێ بۆی منە فڕێدانی دەبا ئەو نووسینی دیوارەکان شکاندی پۆستەرەکان لەگەڵ ئەوەدا خۆشحاڵم کە ئێستا یاسامان هێنۆ کەسانی کە لە ناو سیارەدا دەبێ ئافرێ دەدەن یا هەندێک کۆمەڵی یاساتیما هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانین کۆنتڕۆڵ بکەین چونکە لەوانەیە کە سیارە تێپاڵ ببێتن دەبێ فڕێ داتن ناتوانین هیچی لەگەر بکرێت بەڵام بەشێکی زۆری مرۆڤی ژینگە دۆست ئێستا دەبینم لە هەرێمی کوردستان دەتواندرێ ژمارەیە دابنرێ کە هاوڵاتیان ژینگە دۆستان ئەگەر هات کەسێک سەرپێچی ژینگەی ئەنجامدا بتوانێت تەلەفۆنە بۆ ئەم ژمارەیە بکاتن و بۆ ئەوەی سەرپێچکەرەکە سزا بدرێت لەم حاڵەتە ناتواندرێت بە شێوەیەکی عاتیفی بیر بکەینەوە دەبێ ئەگەر بینیمان کەسێک پابەندی ڕێنمایەکان نەبوو پەیوەندی بکرێنە با غەرامە بکرێت پێنجەم بەکارهێنانەوەی دووبارە بۆ کەلوپەلی لە کارکەوتوو بۆ مەبەستی کرد پاژماوەمان زۆرە بەڵام ئەو پاژماوەیەکی ئێستا بەدەستیەوە لە ناڵێنی پاژماوەی ئەلکترۆنیە ئەو پاژماوە دامەزراندنی پێویستمان بە
دامەزراندنی کۆمپانیای ڕیسایکلینگە بەڕاستی ئەو کۆمپانیانەی مەسەلەن ریسایکلینگی مادەی پلاستیک دەکەن مادەی کاغەز دەکاتن ئەگەر لە ناوخۆ هەبوو شتێکی زۆر باشە دەتوانێت کۆی بکەوە حکوومەت ئۆتۆمبیلی تایبەت کۆی بکاتەوە دووبارە بەکاری بهێنێتەوە ئەو کۆمپانیای ریسایکلینگیش کە نیتمان دەتوانین ئەو مادانە کۆ بکەینەوە وەک کارێکی بزنس بەکاری بهێنین بیفرۆشینەوە بە وڵاتانی تر بۆم لە پاژماوەی ئەلکترۆنی مادەی زۆر سوودبەخشی تێدایە لەوانەیە ئێستا ئەگەر ببنێن ئەنگۆش ببنە خاوەنی بزنسی خۆتان وەکو مستەفا حەمدان کە گەنجێکی مسری بوو لە کۆتایی بۆ کارە هەستاویش بۆ خاوەنی کۆمپانیای ریسایکلۆ بیکە مادەی ئەلکترۆنی بەتابەتی کۆمپیوتەر چ پێکاتێ زێر زی و مس پلاتینیۆم هەموو مادەی گران بەهات ئەتوو ئەگەر بیفرۆشیوە کۆمپانیایەکی ریسایکلینگ بە پارە لێ بکەن یعنی ئەتوو هەم ڕزگار بێبی لە پاژماوەکە و هەمیش بزنس دەکەی ئیشە دەکەی استفادە لە حکومەت دەتوانێت وا بکاتن یان کەس بە خۆت دەتوانێت ئیشە بکەیت ئەمە ڕاستە کۆمپانیای ریسایکلینگی پاژماوەی ئەلکترۆنیمان نییە بەڵام دەتوانین بیفرۆشین لە دەرەوە یەک لە وڵاتان کە دراوسێمان تورکیا دەتوانین ئەو لە ئەستەمبوڵ خاوەنی کۆمپانیای ریسایکلینگی ئەلکترۆنیا دەتوانین بیفرۆشینەوە ئەو وڵاتانە منجۆرە هەم لە وێستەکە ڕزگار دەبی هەم لە پاژماوەکە ڕزگار دەبی و هەم بزنسێکە دەتوانین دووبارە لە پرۆژەیەکی ئەگەر حکومەت وا بکە لە پرۆژەیەکی ژینگەی بەکاری بهێنینەوە و ئەگەر تاک حاڵاتی تاک بەخۆی بکە ئەوە دەبێتە بزنسێک لە خۆی و دەتوانین لە دواڕۆژۆک و باسم کرد مستەفا حەمدان کە گەنجێکی مسری بوو خۆ لە خاوەنی کۆمپانیایەکی وە داپۆشینی جۆگا مەزای سەرواڵە لە بەردە ماڵەکانە پێشتیش باسم کرد ئەوە دەتوانێن بەرەبەرەی تەڕێکانە دەبەوە کە جۆگا مەزای سەرواڵە دامەزێت حەفتەن پێویستە تێلی کارەبا و گەیاندین لە ژێر زەوی داپۆشراون دەفن ئێستا ناتوانین سیستەمی هەموو وڵاتمان تێک بدەینەوە دووبارە تێلی کارەبا دەفن بکرێت بەڵام لە دوای دەتوانین کە دابمەزین دەفن بکرێت هەروەها بەکارهێنانی تاوەری هاوبەش لە نێو کۆمپانیەکان قەزم چێت تاوەری هاوبەش هەموو تاوەرێک کە دادەمەزێنە پێویستان بە تاوەرەکە نییە ئەوەی کە شتەکە ئیشەکەمان لێ دەکات ئەنتێنەکانە پێویستە یان ڕێگە بدەین کە تاوەری گەورە لە دەرەوەی شادا بمەزرێنێ یان تاوەری هاوبەش واتە گریمان کۆمپانیای زێن کۆڕات ئەوانە یەک تاوەر بە هەردووچیان دابمەزرێن هەردووچیان ئەنتێنی خۆیان لەسەر دابمەزرێنن ناسەم زانیاریتان هەیە لەسەر ئەنتێنەکان یانە ئەنتێنی خۆیان لەسەر دابمەزرێنن لەبەرەوەی ئەنتێنەکە ئیش لە بۆمە دەکا نەک تاوەرەکە قانوناکە ئەنتێنەکە لۆمەمان دەکا کاتێک شەپۆڵی کارۆمکناتیزی کەمە تەلەفۆن دەکەین شەپۆڵی کارۆمکناتیزی دێ ئەو دەیگوازێتەوە لە بۆ سنتەری خواستنەوە لە بۆ بروی تەلەفۆن لەگەر کەسێکی تر ئەزانیانی ئەنتێن شەپۆڵەکەمان لە بۆ دەگواستەوە شەپۆڵی کارۆمکناتیزیەکە ئەمەمان بەو تاوەرە نییە پێویستە تاوەری هاوبەش چەند ماپێ بکرێت تاوەری هاوبەش دانێت هەیە کە تاوەری بەتەنیا دانەمەزێنە تاوەری گەورە لە دەرەوەی شار هەشتم پەیڕەوکردنی سیستەمی تاق و کۆ لە ئۆتۆمبیل وە زیانکردنی وەکانی گواستنەوەی گشتیوە پاس و مترۆ کە دەڵێن سیستەمی تاق و کۆ واتە چەند ڕۆژێک ڕقەمی جوود ڕۆژێک ڕقەمی تاق بستە دەرێت و زیادکردنی گواستنەوەی گشتی و پاس و میترۆ لە ئێستامەە ناتوانێت میترۆ دەبێت بەدەی دووبارە دەبێت خەریکی شارتێک بێت بەڵام زیادکردنی پاس و مثلا قیتار لە ناو شارەکان دەتوانین زیاد بکەیەوە زیادکردنی پاسی VIP ئەوانە زیاد بکرێتن تراموای لەوانەیە بتوانرێت بکرێت چکە ئەو لەسەر زەویە ئەوانە زیاد بکرێن بۆی خەڵک هاوڵاتیان ژمارە کەمتر ئۆتۆمبیل بەکاربهێنن نوێم دابێتنی شەقامێکی تایبەت بۆ ڕاکردنی ئەوانی پیشەی ڕۆژانەیان دەستگیریە یعنی عارەبانە بێت ئۆتۆمبیل شوێنیانە بۆ دابێت یاخود دەتوانێت لە هەفتەیەکدا 2 ڕۆژیانە بۆ دابین بکرێت لە شوێنێک بێ یان
ئەو کات ئەگەر لە هەرێکە لە شوێنێکی بن ئاساییە بەڵام هەموو ڕۆژ نافرێت ئەو پیشەیە. دەیەم قەدەغەکردنی دانانی بوت و گازی نور لەسەر شۆسە و شەقامەکان لە بەردەم ڕۆژدا پێویستە تەنها لە ناو دوکاندا بنیوە لە پێشتر باسم کرد چکەوە کارەساتی گەورەی دێکەتەوە بۆ پێویستە تەنها لە ناو دوکانەکان ئەمە ئەنجام بدرێت. سپاس بۆ جێگرتنتان و سپاس بۆ ئامادەبوونتان. کەسێک پرسیاری هەیە